جماعة يعني تنبر مجرد خسخانة والله دوێنێ خەگەم قسەی کرد من ئێمە جوان ئەوە ناشرین ئابوو خاوای لێ کرد خۆی سەر لە عملیات تەواو تەجمیل بوو تەجمیلەکە ناکە بوو برن جوێ بوو تەواو بوو بە سلامەتی دەرچوو بەس هەروەڵای وسمەوەتان والله بڵێ بە قورئانەمە بێ بە ئینسانی ساغە هەموو دەرزی و حەبوش دامرێ ژیانوانم بەکارنێ تەجمیل لە تێوەیە قیرروسیا با بێکون هەر بەجدی با بێکون هەناسە و بە وەڵا جیبە ماڵێ بە قوڕەیە هەر لەو وەڵا زۆرە ترسە من ئەخوا خۆڕایش ناکەم سیواتە ئەی ئەساییە مەچیە ماڵیت لە مدابێم ئاوا بخۆیتەوە دوێنێ بۆ هەمووی ئەمە فلتەرە ئەمە وایە وەڵا خوایەک فلتەری جوانی بووە کرد بەس دەرزیە مامە لێتە بەس دەرزی ئەڵێ قەرەژەکانە من سوڕێت وەریا بە پێ نەکەن لوتە وتێ لوتە قەتێ دانەی بەرامبەرمان چوومە دانەی بەرامبەر هەڵی بە دە کەس لێیان بە قورئان خۆلا ئیشارەتی وەلاڵ بکە